تەمەنی لە سەروی 6 ساڵەوەی و وەک خۆی دەڵێت بەشێکی ئەو تەمەنەی بۆ بەگشتدا چوونەوەی ڕژێمی بەعس و بەشەکەی دیکەشی بۆ بەرەنگار بوونەوەی ناداریەکانی دەسەڵاتی پارتی وەکێتی بەخەرج داوە. بەهادین حاجی بەکری دارتاش چالاکێکی مەدەنی شاری سلێمانیە بڕیار بۆ ڕۆژی شەممە لەگەڵ ژمارەیەک چالاکواندا کۆنگرێکی ڕۆژنامەوانی بۆ پشتیوانی لە هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن سەرۆکوەزیرانی نوێی عێراقەوە ئەنجام بدات. بەڵام لە نێو بازاڕی سلێمانی دەستگیر دەکرێت و دوای زیاتر لە 7 کاتژمێر ئازاد دەکرێت. ئیترە بوو بۆیە دوێنە بەیانی لە ساعات تقریبا 11 و دەوروبەرا بوو بەرحاڵ هاتن ئەوان لە بازاڕە لای سلێمانی پاڵاز بەرحاڵ دوو کەسیان لەملاو لەلاوە هاتن و تیان مامۆستا بارمەتی و ئەبێ بچین تا ئاسایش لەو زوو زیات و مەناقەشە و کێشمە کێشە ئەگەڕێن چوین بۆ دەستگاکانی بۆ لای هین بۆ لای ئاسایش لە ئاسایشی ڕزگاری لەوێ قسە و باس کرا ئەوان شاریان بۆ هێنا کە بەرحاڵ هەوڵ بدەم هەر ئەو کاتە پەیامێکم هەبێ قسەیەکم هەبێ فەیسبووکێکی خۆم کەمەوە کە ئیلغای ئەو خۆپیشاندانی دوێنەیەکەین بەڵام من بە پێفشاریمان کرد لەسەر ئەساسیەوەی کە من ناتوانم حەقم نییە وەکو کەسێ بارحەسەرە ڕۆیانە یاخود بە عنوانیەوەی کە من بەرپرسی ڕێکخراوەکەم لە سەروی ئەو هاوڕێ و هاوکارانەمەوە بارحە بڕیارکی لەو شێوە بم وتیان نەکرێ بارحاڵ بە برادری جەماعەتی خۆتان بڵێن کۆبوونەوە بکەن لێرە بە بێرە ئاسایشەوە بۆ لێپرسێن و تاقیقات و ڕێگەتە لە خەبات و تێکۆشان و دەنگ هەڵبڕینی خەڵقێن ئێرە بۆ خاتی ئەوە نییە کە خەڵک ئیشێ بکایە ئیشێک نەکە ئێوە ئەسا من تا هێناوە بە عنوانی کەسێک دەست بەسەرم کەی ئەمە شوێنی ئەوەیە کەی ئەمە ئەتوانین بڕوا بکەین یعنی کەی ئەتوانین لە شوێنێکا کە تۆ وایە چەشێکە لەسەر ملم دانابێ بمێ لەسەر شێ قسە بکەین. چالاکێکی دیکەی مەدەنی کە بڕیار بوو لە کۆنگری ڕۆژنامەوانی و گربوونەوەکەدا بەشداری بکات دەڵێ هەرچەندە پیلانەکە بۆ ئەنجام نەدانی ئەو چالاکیە چووە سەر بەڵام مکوڕین لەسەر ئەنجامدانی. ئەو وتیشی سەیرە بەرپرسانی ئەم ئیدارەیە لە میدیاکانیانەوە پشتیوانی هەوڵەکانی زەیدی دەکەن بەڵام بە کردارێکی دژی دەوەستنەوە. ئەمەوتان بە ئەم هەڵمەتەش ئێرە بگرێتەوە بەڵام بەداخەوانی ئەوان زانیان شتەکە لە بەرژەوەندی خۆیانە نیە لە کاتێک کابرین لە ئەعلامە خۆیان دەستخۆشی لە عەلی زەیدیە کە نەڵێن پشتیوان دەکەین پشتگیرترینین بۆ ئەم هەڵمەتێکە کردوتانە هەر لە بانگەشەی خۆیانە وا ئەڵێن کە لە مایت ئەم هەفتەی ڕابردووکەمە لە بەغداد بووین ئەوانیش هاتن ئەمان پەیامیانە ئێمەشمان ئەم پەیامە بگەین بەگوێ خەڵکا بۆی خەڵک پشتگیری و پشتیوانی ئەم هەڵمەتە بکات و گەندەڵکاران تۆزێ بەخۆیانە بچنەوە بەڵام بەداخەوانێ هەستان بە دەستگیرکردنی هاوڕێمان کاک بەهادین حاجی بەکری دارتاش و ئێمە هەستین بە بەڕاستی نەمانەزانی بێ سۆراخ و نەمانەزانی هەندێک کوێ دەستگیر کراوە بێسەر و شوێن کراوە ئایا بەتەمای چین ڕاگەانراوەکمان بڵاو کردەوانەیە تر باش بوو ڕاگەانراوەکە شوێنی خۆی گرتو ئەوە بوو کە گەیشت بەگوێی دەسەڵاتەکە ئەم کارێکە کردوێتی بەڕاستی بۆ درێژە پێدەری ئەم کارە گەندەڵیانەتی نەخوازا بۆ چارەسەرکردنی گەندەڵی. لە ماوەی ڕابردوودا ئیدارەی سلێمانی بە پاساوی نائارامی و نەگونجاوی کات بۆ ئەنجامدانی چالاکیەکان ڕێگەی بە چالاکان و دەنگە ناڕاستیەکان نادات هیچ چالاکێکی ئەوتۆ ئەنجام بدەن و هەر کەسیش پابند نەبێت هاوشێوەی بەهادینی حاجی بەکر دەستگیر دەکرێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی.